دادگای لێکۆڵینەوەی یەکی سلێمانی کەیسی گرانکردنی نرخی کارەبای ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کردووە کە سکاڵاکە عومەر گوڵپی ئەندامی خولی پێنجەمی پەرلەمان لەسەر حکومەت و وەزیری کارەبای هەرێم تۆماری کردووە و دەڵێت بە وردی چاودێری سکاڵاکە دەکەین و نابێت ئەم نرخە زۆرە پەسەند بکرێت چونکە ڕەچاوی بەرژەوەندی هاوڵاتیانی تێدا نەکراوە و ئەمە خاڵیکردنەوەی گیرفانیانە. ئێمە لە دادگای لێکۆڵینەوەی یەکی سلێمانی سکاڵامان تۆمار کردووە ئەوەی لەسەر دادگای لێکۆڵینەوەی سلێمانیە بەرکەکانی هەستاوە و لە 23 سکاڵاکەی ئاراستەی دادگای لێکۆڵینەوەی هەولێر کردووە بە هەر قۆناغێک گەشتین کە پێویست کە زانیاری بۆ هاوڵاتیان خەینە ڕوو ئەی خەینە ڕوو ئێستا ئێمە لەوان کە لە شاری هەولێر لە دادگای لێکۆڵینەوە تابعی بکەین تا ئەم سکاڵایە بگاتە جێگەی خۆی. ئەم نرخانەی کە لە پرۆژەی ڕووناکیە بەسەر هاوڵاتیانە ئەسەپێنرێ بە تەواوەتی بازرگانین شتێک ئەگەر ئەم نرخانە بچەسبێن شتێک نامێنێ ناوی کارەبای حکومی نیشتیمانی بێ. بۆچی؟ لەبەرەوەی ئەو نرخانی کە ئەیانەیە وەریگرن ڕێک نرخی بەرهەمێنانی کارەبایە لە پارەی غاز و تێچووی غازەکەوە لە گواستنەوەوە لە وێزگەکانەوە لە محاویلەوە لە عەمود و تەلەکانیشەوە تاوەکو سیانە حکوومەت هەموو پارەکەی حساب کردووە. لە سلێمانی نزیکەی 6,000 مۆلیدە کار دەکات و لە ژمارەیە 29 مۆلیدە خراونەتە ناو پرۆژەکەوە تا لە کاتی بڕانی کارەبا ببن بە جێگرەوەی کارەبای 24 کاتژمێری. سەرۆکی کۆمەڵی مۆلیدە ئەهلیەکانی سلێمانی ڕەدی دەکاتەوە کە بەبێ قەرەبوو دەستبەرداری مۆلیدەکانیان ببن و دەشڵێت حکومەت ئێمە وەکو داردەست بەکار دەهێنێت بۆ سەرکەوتنی پرۆژەکەی خۆی بۆیە ئەو گرێبەستا واژۆ ناکەین. زۆر سپاس بەخێر بێ نازێتان کێشەوە. لە سلێمانیە 540 مۆلیدە مۆڵەتی هەیە تقریبا 600 مۆلیدە زیاترە بێ لەم پرۆژەیە کە لە ژێر مەرحەلەی تێستایە 29 مۆلیدەیان خستوەتە ناو پرۆژەوە دەدانیان کوژاوەتەوە لەگەڵ حوتی بازار حەڤە مۆلیدە لە 6 سێی ئەم ساڵەوە لە ژێر تێستایە کارەبای 24 کاتژمێریان هەیە و ئیشە مەمولیەکانیان نەکردووە. ئێمە باسی ئەوەکەین ئەو ئێوێ ممکە بە دادەستی خۆی بە داشەقی خۆی ئیشەکەی خۆی پێ بکاتە پرۆژەکەی نەجاعادیانێ. ئێمە وەکو خۆمان عەقدەکەمان ئیمزا نەکردووە یعنی 2 ڕۆژی تر مەوسیمی گەرمایە ئەم مۆلیدانە دەدانێ لەوانەیە مانگی داهات و 10 ڕۆژی داهات و 50 مۆلیدە بکاتەوە پرۆژەوە 100 مۆلیدە بکاتەوە پرۆژەیەوە یەک مۆلیدە سلێمانی ئامادە نییە ئیمزامان لەگەڵ کردوونێمە لە سندیکا ئەم بەڕێزانەی کە لەگەڵ مەنەندامی سندیکان و خاوەمۆلیدەکانن هەموو مۆلیدەکانی سلێمانی ئیمزامان لێ وەرگرتوون بە ناو فۆرم هەموویەوە کە کەوتنە پرۆژەی ڕووناکیەوە کارەبای نیشتیمانی بڕا ئامادەنی نێڵیکەین لەبەرەوەی هیچ داواکاری کێمە جێبەجێ ناکەن. ئێستا لە چەند گەڕەکێکی سلێمانی پرۆژەی کارەبای 24 کاتژمێری جێبەجێ کراوە. هاوڵاتیان نیگەرانن لە نرخە زۆرەکەی و تا ئێستاش حکومەتی مابەسە چوو هیچ بڕیارێکی لەسەر نرخی کۆتایی کارەبای 24 کاتژمێری نەداوە. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.